کۆتاییەکانی ساڵی 95 هاتوومەتە ناو تەسلیحی کامێرەوە چاکردنی کامێرەی فۆتۆگرافیۆ پێشتریشی کامێرەی ڤیدۆ و رادیۆ و ئەمانەمە کرد بەس لە دوای ساڵی 95 هاتوومەتە ناو بوارەوە تاکو ئێستەکانەی بەردەوامن زۆریش بە دوای ئەو کامێرە کۆنانە ڕاوم وەکو خۆشەویستیت بۆ کارەکەم و هەم کۆکردنەوەی ئەرشیفە بۆ شارەکە ئینشاڵڵا گەر ڕۆژێ بێ یارمەتیمان بەم حکومەت کە مەتحەفێکی هونەری کەکەینەوە بە کامێرە کۆنەکانمانەوە بە وێنە کۆنەکانمانەوە تیا عەرزکەین ئینشاڵڵا. هەلە ناڵێەوە شەیدای پارچی ئەلکترۆنیم یانی چاکردنی ئەلکترۆنی هەل لە رادیۆ تەلەڤیزیۆنیشتەوە بەزیتر لە دوای ساڵی 95 بەهۆی دوو برادەری زۆر خۆشەویستمەوە یەکیان ڕەحمەت و کاک جەزا یەکیان کاک گوران شەشۆیی بەهۆی ئەو دوانەوە هاتمە ناو ئیشی کامێرەی فۆتۆگرافی وتیان تۆ زۆر زیرەک و بردی ئەم ئیشە وردانە بە تۆ نەبێ ناکرێ یەک کاتمە ناو ئیشەکەەوە زۆریان بەدڵ بوو هەتاکو ئێستێشان بەردەوامە بە گوێرەی گۆڕینی تەکنۆلۆژیا بە بۆی گۆڕینی شەوی کامێرەکانە هەر ئەڕۆینیشەوە. ئەو کامێرانەی کە تەمەنیان لە 50 ساڵ 40 ساڵ بەرەوسەرەوەیە تەسلیحات ناکرێت لە بەبەری بەکار نایێتەوە مەجبوری وەکو فۆلکلۆر وەکو کەلەپور هەڵی گریت یانی ئەگەر ئیشیش ناکاهینی 80 ساڵەمەوە پێش کەس بەکاری نایێت. من هەر وەکو خولیایەک هەروەکو حەزم کرد ئەرشیفێک بکەم بۆ شارەکەم ئینشاڵڵا گەر بگونجێ مەسرەفێکی زۆرم کردووە پارێکی زۆرم تیا سەرف کردووە زۆر کەسیش تەکلیفی فرۆشتنەوەیەکە ئەنی کۆمپانیا هاتووە گوێن هەموومان پێ بفرۆژەوە ئێمە لە کۆمپانیاکە عەرزەکەین وتومەوە ماڵی من نییە ماڵی ئەم شارێ ماڵی ئەم میلەتەیە شتێکە ئینشاڵڵا کە ئەجەبمێنێ بۆ شارەکە نەک بۆ تاکە کەسی بێرینیان بەدەستکرد دروستکراوەی ساڵی 1986 شرکەیەکی ئەڵمانیە بەس 90 ساڵی هاتیە بەعام ئەو کامێرانەی کە تەمەنیان لە 70 ساڵ بەڕۆژوو کامێرە جوورێ 150 کامێرە ئەوەی کە لە 80 ساڵ بەڕۆسەرەوەی ومێدی من لەم کامێرانەوەی پاشەڕۆژ حکومەت وەکو مەتحەفی سلێمانی ئەم کامێرانە خاتە زمنەی حکومەتەوە کە نەفەفتێ بچێتە یەنی حکومەتەوە کە پارێزراو بن ڕۆژێ پەیامێرێکی ئەژنەبیەک هونەرمەندێکی گەورەی بیانی هاتە شارەکەمان شوێنێکمانە بێ بۆ کە ئێمەش قەدری هونەرە بێرین هونەر لە لای ئێمە شتە هەرۆم مەبەستەیە.